ڕۆژانەیە هەر کەسێک ئامورەکی ئەلکترۆنی دەستەوی هەیە بە تایبەتی گرێدایە بێت تۆڕەنجڤاکی فەیسبوک، ئینستاگرام، تویتەر، ڕاوچیمر بەردەوام کە چیژی هەنا سناپچات، یوتیوب، لینکدین، تەلەگرام چیژی زێدەترژی هەنا ئەبێ بەحەز بکەن نەها سەرڤێ مژارەیە کۆمێ بەحسە کۆمپانیایە فەیسبوکێ بکەن کۆوان ڕاگەهاندیە دە ساڵە 2018 دەوێت میکانیزمەکە نوش ji بۆ رێگریکردن لە فێلکردن و خراپبکارانینە و تۆڕەنجڤاکی بکاربینە. هەردوو میێڤانن من شاخەوان محەممەد پارێزەر ژالیە یاسایی و ئەمێ بەحسە کێشەیەن کو ڕوبڕووی خەلکێ دەبن دناوا تۆڕەنجڤاکیدا بەحسا vê mijarê pê re bikin. هەروەها ڕاوچی حەسەن ڕەسوول ئێدیتەر لە ڕووداوێ بیانیتان باش زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێ مامۆستا. لەلایەنی یاساییەوە دەست پێ بکەین یانیش لەلایەنی سۆشیال میدیاەوە دەست پێ بکەین؟ ئێمە بە یاساییەکە باس بکرێت باسی یاساییەکە ئاخر دەبی کێشەکان بزانین هەتا لەلای یاساییەوە چارەسەری بکەین. وانە ڕاوچی خەڵک چ فێلان لە فەیسبوکێت کە ئەگەر بەسا فەیسبوکێت بکەن بە تایبەتی بێگاوێ تەمام خۆی ئەمساڵ فەیسبوک میکانیزمێکی نوێی داناوە بۆ 2010 کە ئەو پەیجە ساختانەیە یاخود ئەو ئەکاونتە ساختانەی کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان بە تایبەت لە فەیسبوک بەکاردەهێنرێت میکانیزمەکان گرتوێتە بەر بۆ ئەوی کە ئەو کەسانەی کە ئەم پەیجانە بەکاردێنن ئەو پەیجە فەیکانە ئەوانەی کە ناڕاست و درۆن ئەوانە سزا بدات. اینجا سزاکە بە گوێرەی فەیسبوک خۆیەتی کۆمەڵک میکانیزمی داناوە بۆ ئەوی کە ئەو کەسانێک کە بەردەوام لە ڕێگەی پێیجە ساختەکانەوە لە ڕێگەی فەیسبوکەوە دژایەتی خەڵک دەکەن یاخود ئەوەیە خراپ فەیسبوک بەکاردەهێنن یاخود کۆمەڵە کەس هەیە کە فەیسبوک بەنەوعێک بەکاردەهێنرێت کە دەبێتە هۆی ناوزڕاندنی کەسی بەرامبەر لەوانەیە کەسێک خاوەن شەریکەیەک بێت خاوەن کۆمپانیایەک بێت ئەو کەسە کۆمپانیایەکی داناوە بەڵام کەسێک هەڵدەسێت لەم لاوە لە دژایەتی ئەو پێجێک بەکاردەهێنرێت یاخود ئەکاونتێک بەکاردەهێنرێت ئەچێ معلوماتەکانی ئەو لە دژی ئەو بڵاو دەکاتەوە و دواتر دەبێتە هۆی ناوزڕاندنی ئەو کەسە. ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە ئەو کەسە لە ڕووی دەرونیەوە هەم بە شێوەیەکی گشتی کە ناڕەحات بێت. اینجا ئەمە فەیسبوک میکانیزمە دادێنێت ئەمە بۆ هەموو تەمان لە کوردستانیش کە خەڵکێکی زۆر فەیسبوک بەکاردێنەوە بە شێوەیەکی زۆر بەربڵاوە لە هەرێمی کوردستان دەبینین ڕۆژانە لە سۆشیال میدیا خەڵک ئەنواع پێیج دەکاتەوە لەسەر فلان چەند پێنج بە ناوی ڕووداو هەیە؟ ملیۆنان زۆر 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 بەقەد لایکەکانی ڕۆژانە پێیج ڕۆژانە پێیجدادن. ئەرێگات لەیە پێیجەکەیان بە ناوی ڕووداوی تۆیان کردوتەوە؟ زۆر پێیجیان بەناوی کردوێتەوە لە یوتیوب کردوێنێتەوە لە فەیسبوک کردوێنێتەوە بلۆکی دەکەن نازانم دوای فەیسبوک ئاشکارێکە. زۆر باشە. مامۆستا شاخەوان کو خۆت پارێزەری لە کوردستان هەندێکی یاسا هەیە بەڕاستی زۆر زۆر یارمەتی دەرە بۆ پاراستنی مافی هەر کەسێک بە تایبەتی باسی بواریژنان بکەین و باسی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەین. ئەوەی ئاگام لە یەک لە کوردستان یاسایەک هەیە ئەو کەسانە سزا دەدرێن ئەگەر بە خراپی سۆشیال میدیا بەکاربێنن لە دژی کەسێکی تر دەتوانێت زیاتر ڕوونی بکەوێت؟ بێشک بەس ئەگەر بە دیاریکراوی قسە لەسەر ئەم بابەتە بکەین پەرلەمانی کوردستان لە دانیشتنی ژمارە 18 لە ڕێکەوتی 95 ساڵی 2008 بڕیاری دەرکردنی یاسای ژمارە 6دا یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن بێگومان بەکوی گشتی وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد پێشتر کۆمەڵک یاسا هەیە بۆ ئەم بوارە ڕێک بخا بەڵام پەرلەمانی کوردستان لە سۆنگەی بەرەو پێشچوونەی کە کۆمەلگای کوردی تووشی هات درشی بەوە کرد کە پێویستە یاسایەکی تر هەبێت بۆ زیاتر کۆنتڕۆڵکردنی ئەم بوارە. بێگومان یاسای پێشووتر لە چوارچەوەی یاسای سزاکانی عێراقی بوو کە هەر کەسێک بەهات باو مەسەلەن تاوانێکی دەرحەق بە کەسێکی تر بکات و ئەم تاوانە لە ڕێگەی تێکدانی ئیسراحەتیان بەکارهێنانی بەشێکی تایبەتی ژیانی خۆیەوە بێت. بەڵام لەم یاسایە لە کوی گشتی هەشت مادە بە شێوازێکی تایبەت هات جارێکی تر باسی ئەم تاوانانەی کرد کە گەرمادەی یەکەم بە نمونەوە بگرین بۆچی ئەم یاسایە دانرات دەڵێ من لە مادەی یەکەم یاساکە دەڵێ بابەتی پەیوەندیکردن و گفتوگۆی تاک و بەکارهێنانی ئامێرەکانی ئیلکترۆنی لە پۆست و لە کورتەنامە و ئەمانە لە ژیانی تایبەتی ئەم کەسەیە بۆیە دەبێت ڕێزی لێ بگیرێت و نابێت بە هیچ جۆرێک ببێتە هۆکار بۆ بڵاوبوونەوە یا تێکدانی ئەم نەئارەمیە لەلای ئەو کەسە. جەزاکەی چییە؟ بێگومان من پێچکرام یاسایە. بەڵێ بێگومان لە دوو مادە یاخود لە سێ مادە مادەی دووەم مادەی سێ مادەی چوارم لەم یاسایە ئاماژە بە سزاکان دەکات. ئەگەر سەرەتا باز لە جۆرەکانی تاوانەکە بکەین بە نمونە لە مادەی دووەمی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن کەوەکو ئاماژەمان پێکرد یاسای ژمارە 6 ساڵی 2010 ئاماژە بەوە دەکات کە ئەگەر کەسێک
لە ڕێگەی ئامێرێکی خانەیی پەیوەندیکردنیان ئلکترۆنی تەلدار و بێتەل هەڵسێت بە زەفتکردنی ڕاستیەکانی کەسێک هەتا ئەگەر ئەم زانیاریانە ڕاست بن یان وێنەی جوڵاو و چەسپاو بەکار بهێنێت بۆ هەڵبەستنی تۆمەت و نانەوەی جۆرە لەکەیەک بەسەر ئەو کەسە ئەوجا تاک بێت یا خێزان بێت یا هەردام و دەستگایەک بێت وەکو کاگراوچی ئاماژەی پێکرد ئەگەر دەستگایەکی نافەرمیە حکومی یان کۆمپانیایەک بێت بە هەر جۆرێک لەو جۆرانە ئەمە دووچاری مادەی دووەم دەبێتەوە لەوێ سزای ئەم جۆرە کردارانە کە هەڵبەستنی تاوانە یان دروستکردنی کەشێکە بڕواکردن بە من و لە ئەنجامدا من ئەو کەسە نەبم یا ئەو کۆمپانیایە نەبم بێگومان سزاکەی لە نێوان ساڵێک تا 5 ساڵە ئەمە لە گرتن وەلایەنە مادیەکەش لە نێوان ملیۆنێک تا 5 ملیۆن دینارە بەڕێز دادوەری دادگای کەتەن دەتوانێت لە یەکێک لەم جۆرە سزایانە هەڵبژێرێت لەگەڵ ئەندازەی ئەو تاوانە بگونجێت بێشک ملیۆنێک تا 5 ملیۆن دینار بێشک کەمە چونکو لەوەی تر وەکو هەرەشەت تهدید بەکاردەهێنرێ بە تایبەتی لە دژی کچان ئەگەر باسی بکەین ئەوەش دواتر ئەو کەس ئەگەر فەرم شتی زۆر هەیە لەسەرەوەی کە خەڵک بەهۆی تۆڕە کۆمەڵاتەکانەوە بۆی فەیسبوکەوە تێوەگلاون نمونەیەکت بۆ باز دەکەم کە ئەم دوو ڕۆژانی ڕابردوو ڕوویدا برادێرەکەم ئاسایی لە سەرتاشخانەیەک دانیشتووە لە ناکاو کۆمەڵێک کەسی ئەمنی دێن بەدەستێک ئەملا و بەدەستێکیش ئەملای دەگرن و ئەیبەنە دەرەوە هیچ ئاگای لێ نییە بابەتەکە چییە لەسەر چی بووە ئەمان وا لێ کردو بەبێ ئەوەی کە پرسێکی پێ بکەن بەبێ ئەوەی کە بزانن ئەمە هۆکار چییە ئەیبەن بۆ شوێنێک ئەو خۆی بۆ منی باسکرد ئەم ڕووداوە ئەیبەن بۆ شوێنێکی ماڵێکی ئاسایە نەک شوێنێکی ئەمنی بێت یاخود مەسەلەن شوێنێک بێت کە بۆ لێپرسینەوەی یاسایی ئەو بێت لە ماڵێکی ئاسایی دایانناوە لیان پرسیوەکە تۆ ئەکاونتێکت لەسەر ئێمە دروست کردووە و بە ناوی ئێمە شت بڵاو دەکەیەوە و ئێمەت لەکە دار کردووە ئیتر ئەمە یەکێکە لەو کێشانێک کە بەبێ ئەوەی کەسەکە ئاگدار بێت بەبێ ئەوەی کەسەکە خۆی ئاگدار بێت ئەکاونتی بەکارهێناوە و لە دژی ئەو بڕیاریان پێداوە هەنێ گوتیانە کە تۆ ئەمەد بەکارهێناوە لە کاتێدا کە ئەویش نەبووە ئەو نەبووە کەسێکی تر بووە ئەوجا ئەو کات لە لایەنی یاساییەوە چۆن چارەسەر دەکرێت جارێکی تر ئەم بابەتە چارەسەر کراوە ئەگەر کەسێک خوا نەخواسە لەو بەڕێزانەی کە لە هێزەکانی ناوخۆن یان لە کارمەندانی ئاساییشی ناوخۆن بێن ئەو دەسەڵاتە فەرمی خۆیان بەکاربێنن بۆ جارێکی تر ئەم لایەنە بەکاربێنن لە دژی خەڵکی بەشێک لە دەستگا ئەمنیەکان کاری چاودێری پاراستنی تاک دەکەن بە شێوێکی گشتی ئەگەر هاتوو ئەم دەسەڵاتی خۆیان بەکارهێنا بۆی ئەم ڕەفتارە بەرامبەر بە من بە جەنابەت بە کەسێکی تر بکەن بێگومان سزاکەیان قورسترە لە چوارچێوەی یاساکە ئەم بابەتە بە هەڵقۆسنەوە بۆ دەسەڵاتە فەرمیەکەی خۆی ئاماژەی پێکردووە و سزاکەی قورستر داناوە لە کەسێکی تری ئاسایی بەڵێ زۆر بێگومان لە چوارچێوەی یاساکە کۆمەڵێک شت هەیە کە لە مادەی هەفتەم و هەشتم یاساکە ئاماژەی پێکردووە کە دام و دەستگاکان و وەزارەتەکان و ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان تایبەتمەندن بە جێبەجێکردنی ئەم یاسایە بەشێک لە یاساکە لە مادەی شەشەم کە ئێمە زۆر کات قسەمان لەسەر کردووە زۆر گرنگە ئەمەیە کە کۆمپانیەکانی پەیوەندیکردن کۆمپانیەکانی ئینتەرنێت ئەمانە لە ماوەی 6 مانگ ڕێکەوتی دەردکردنی ئەم یاسایە لەسەریان پابەندە کە بێن هاوبەشەکانی خۆیان تۆمار بکەن و ناونیشان و ئەدرەسی تەواویان لە لای کۆمپانیا ئاگادار بم نایان کردووە بێشک نیان کردووە چەندە بەسەردا تێپەڕیوە بێگومان سزای داناوە بۆ ئەو کۆمپانیایی کە لە ماوەی 6 مانگ ئەو ڕەفتارە نەکات بە 50 تا 100 ملیۆن دینار پێم وایە ینی ئەمەدەکەی تەواو بۆ 6 مانگە بێشک ئەمە لە ساڵی 2010 بۆ بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە جێبەجێەوە مشکلەیە لە کاتێکدا کە دەبینی بەردەوام ڕۆژانە کێشە هەیە مەسەڵەن لەوانە سیمکار دەفرۆشێ بەردەوام دەتوانانی بەشداری لەگەڵ کۆمپانیەکانی ئینتەرنێت کۆمەڵک هەندێکیان لە بازاردا بێ ئەوەی هیچ چاودێریەک لەسەرێتە بێ هەندێکیان لە بازاردا باسەوە دەکەن کە فێڵێکەیە هەنێک کەسەیە لێرە سیمکار دەکڕێ ئەڵێ لە عێراقەوە بۆمان هاتووە لە بەغداوە بۆمان هاتووە هاتوۆتە ئێرە بەڵام لێرە ئیشی خۆی پێ دەکات هەندێکی دیکە هەیە بە پێچوانەوە لە بەغدای خود لە شوێنەکانی دیکە ئیش پێ دەکەن دەڵێ ئەمانە لە کوردستانەوە بۆمان هاتووە لە ڕێگەی کۆمپانیەکانی کوردستانەوە
بە پێچوانەوە هەردووکیان هەیە ڕاستە ئەمەشێکەکە لە کێشەکان کە بێشک. ئەوە دەگەڕێتەوە سەرەوەی کەمە تا ئێستا بۆ ئەم یاسانان جێبەجێ نەکردو و کۆمپانیانە بۆ کێشە هەرە گەورەکە لە چێ دروست دەبێت مەسەلەن وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد ئەو حاڵەتی ئێستا ئاماژەی پێکرد ئەگەر هاتوو کەسێک تووشی ڕفتارێکی وا بوو بۆ نمونە من هەڕەشەم لێکرا یاخود لە ڕێگای پێیجە ئەلکترۆنیەکەم دەستکاری ڕاستیەکانم کرا و تاوانێکم بۆ هەڵبەسرا یان لە ڕێگای سیمکارتەکەم مۆبایلەکەم کێشەی هەرە گەورە ئەوە بۆ دادگا کاتێک کە تۆ دەچیتە دادگا و سکاڵات تۆ مار دەکەی بێگومان تۆ ئەو کەسە ناناسی دادگاش ناچارە پەنا دەباتەوە بەر کۆمپانیەکانی پەیوەندیکردن و ئلکترۆنی داوای ئەدرەس و ناونیشانی تەواوی ئەم ژمارە تەلەفۆنە دەکات ئەم پێیجە دەکات کە ئەم کاری لە دژی من ئەنجام داوە کە کۆمپانیاکە ئەدرەسی نەبێت ناونیشانی تاوای ئەو کەسەی نەبێت من کە نەیناسم کۆمپانیاکەش نایناسێت کەواتە لە دەرەنجامدا ئەو کەسێک کە تاوانەکە دەکات زۆر بە ئاسانی بۆی دەردەچێت دووچاری سزاکە نابێتەوە ینی نەک تەنها لە ناوخۆی کوردستان دەتوانین بڵێن هەتا تۆرە کۆمەڵایەتەکانیش ناتوانێت ینی تایبەت نە تایبەتمەندی سۆرانیەکەی بیر نەماوە ڕاوچی بقڵ بەنە کوڕوانجی بادینیاتە باشە یعنی هەتا تۆڕێن جوواکیژی نەما دیکارێ تایبەتمەندیە هەر کەسێکی بپارێزای گەرم بەحسا تۆڕێن جوواکی بکەن تو بخوا وەکەی دووچەر دەناوە پۆرساڵا ڕووداوێدا تا هایژە هەیە بەلکی ڕۆژانە بسەدان نامە ژوەرەتن خەلک بەحسا پرۆبلێمی خۆتکن خەلک بەحسا کێشێن خۆتکن هەتا هەنێکەنە لەوێ دەرێت بەردەریە ڕوودا و ژیان دەبێنن دەنگی خۆ دەگهێنن چنە ئەو مشکلن پرۆبلێمێن هەری باو دناواجواکەدا گرەدای بە تۆڕێن جوواکی زۆربەی ئەو نامانێک کە ڕۆژانە بۆ ئێمان دێت تاوان ڕۆژانە من جگەلەوەی کە ئیدیتەرم و ئیشی هەواڵەکانی پۆرتال دەکەم بەدەیان بە سەدان نامە ڕۆژانە بۆ پیجی فەیسبوک دێت لە تۆڕ کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی ڕسمی ڕوودا و سەرجەم پیجەکانی دیکە یەکێک لە کێشە گەورەکان کە خەڵک بەردەوام کێشەی کۆمەڵایەتی بینی خۆیانە یاخود کچێکە یاخود کوڕەکە نامە ئەنێری ئەڵێ کێشەم لەگەڵ فڵان کەسە دروست بووە ئێوە چۆن دەتوان هاوکاریمەوەکەم بێگومان ئێمەش لە ڕێگەی خۆمانەوە بەدۆداچوونی بۆ دەکەین ژمارەی تەلەفۆنی ئەو کەسە وەردەگرین ئەگە پێویست بکە ئاگداری لانی پەیوەندیدار دەکەینەوە یاخود ڕێنیشاندەری دەبین بۆ ئەوی کە بچێت بۆ یەکێک لە شوێنەکان یاخود ژمارە تەلەفۆنی کەسێکی وای پێدەدەین کە بتوانێت خۆی لەو کێشەیە دەرباز بکە کێشەکانیش زۆر زۆرن وەکو ئاماژەم پێکرد کێشە کۆمەڵاتیەکان زیاد لە پێویست لە تۆڕە کۆمەڵاتەکاندا ئێمە ڕۆژانە نامەمان بۆ دێ کەسێک باسی کێشەی خۆی دەکات دەڵێ فڵان کێشەم هەیە لەگەڵ براکەم یاخود هەیە دەڵێ لەگەڵ خۆشەویستەکەم یعنی کێشەکان جۆرا و جۆرن هەریەکان بە جۆرێک باسی خۆیان دەکەن و دواتر کە پەنا بۆ ئێمە دەبن ئێمەش لە ڕێگەی ڕووداوە ئاگداری لایەنە پەیوەنددارەکان دەکەین و هەوڵ دەدەین کە ئەوەی بە ئێمە بکرێت بیکەین ئەگەرنا لە ڕووی یاساییەوە کێشەکانیان بۆ چارەسەر بکەین ئەنی بۆ هەر کەسێک ئێستا کە سێرمان دەکات خوانە خوازیانی کێشێکیان هەبێت دەتوانن کۆنتاکت بکەن لەگەڵ پیجەکانی ڕووداوی فەرمی ئەوان یارمەتیتان دەدەن کۆتا پرسیارم مامۆستا شەخەوان شتێکت لە بەردەستدایە ئەگەر بکوتی بۆم باس بکەی ئەمە وەقایە کوردستانە ژمارە 1970 ساڵی 2008 ئەمە ڕۆژنامەی فەرمی پەرلەمانی کوردستانە هەر یاسایە کە دەردەچێت لە وەقایە کوردستان بڵاو دەکرێتەوە بەڵام ئەوەی کە من تێبینیم کرد لە قسەکانی بەڕێستان هیوادارم هەر کەسێک ئەگەر دووچاری ڕفتارێکی وا بووە لە لە مادەی سێم ئاماژەی پێدەکات ئەگەر تەلەفۆنێکی بۆ هات یا لە ڕێگای پێجێکی ئلکترۆنی هەوڵی جارزکردن و بێزارکردنی درا ئەمە قسەمان لەسەر نەکرد ئەمە مادەی دووەم تەنها هەڕەشەکردن و تاوان هەڵبەستن بوو بەڵام بێزارکردن و جارزکردن و ئەمانە لە مادەی سێم لە یاساکە ئاماژەی پێکردووە سزاکە لەوێش قورسە بێگومان لە نێوان 3 تا ساڵێکە 3 مانگ تا ساڵێکە و لەلایەنی مادیش لە نێوان 750 تا 3 میلیۆن دینارە بێگومان ئەمە هەیە و دەبێ زانیاری تەواویش بداتە بەردەستی دادگا و بەڕێزان لە ئەفسەرانی لێکۆڵینەوە و لێکۆڵەرەوەی دادی و دادوەری لێکۆڵینەوە بۆی هەرچی زووترە بتوانێت ئەم کەسێک کە تاوانەکەی دەرحەق کراوە دەستگیر بکرێت یاخود دووچاری سزاکە ببێت بەس ئەمە هەردوو ڕێگایەکە بەکاربێنن بەڵام لەوانەیە ڕێگای ئەوەی کە پەیوەندی بە سۆشال میدیا بکە لەوانەیە کەسێک جورئەتیەوەی نەبێت بچێتە شوێنێکی فەرمی بێت هەوڵ دەدات کە لە ڕێگەی فەیسبوک و موبایلی لە بەردەستایەتی خۆی بێگومانەوەی کە تۆ باسکت ڕێگایەکی باشە بەڵام لەوانەیە ئەوە بکاتە سەرەتایەک بۆ ئەوەی کە بتوانێت کێشەکانی تێدا چارەسەر ڕاوچیتە پرۆگرامەکەن و پێشکەشتکە لە ڕادیۆیە نابێت چییە؟
ناوێ پۆرتەڵە ڕادیۆ ڕووداوێتە پۆرتالە رادیۆ ڕووداویش بیر نەکەن هۆندکارن سەردانە پۆرتالە ڕووداوی بکەن بۆ وەرگرتنا داوین زانیاری از گەلێک سپاسیە مامۆستا شەخەوان محەممەد پارێزەر دکەم هەروەها ڕاوچی حەسەن ڕسوول ئێدیتۆر لە ڕێداوێ ڕوودا و دۆتنێت لایڤە ڕاستە ڕاست تمی بەڕەمەیە هەفتە سەبهین و ڕۆژێ بینن دپەیڕێژی ئەمێ لە رادیۆ گەلوە بن سەردانە پێیجن فەرمیێن ڕووداوی بکەن دناوە تۆڕێنجواکی دەش بۆ وەرگرتنا داوی زانیاری